بله کنفرانسا نونراتین حکومت حريما کوردستانی لی دەرڤەگرنگیاوێ هەروەها ڕۆڵاوێ دکتۆر عوسمان عەلی سەرۆکەری خستنا تاسک بۆ لێکۆڵینی استراتیژی میوانێمەیە سلااو بۆتە دکتۆر عوسمان دکتۆر دەستپێکێ دەتخوازم بپرسم یعنی هەرێم ڕۆژهەڵاتە ناوین یعنی ڕەوشە gelek ئاڵۆز دەرباز دەبە عێراق ji ڕەوشەک ئاڵۆز دەرباز دەبە گرنگیا vê konferansê tu çawa dinirxîne fermo doktor بەناوی خدای گەورە و میهرەبان سڵاو لە بینەرانتان بەڵێ یعنی ئەم کۆنفرانسەی سێەم کە لە ئەمڕۆ لە هەولێر کرا تەوانە ڕوو جەنابتان فەرمووتەوە 4 ڕۆژە یەکەم ڕۆژی کراوە بوو هیوادارین لەو 4 ڕۆژەی داهاتوو وەکو ئەمڕۆ کاک سەفیندزەیی پێمی وتوتیەوە کراوە نابێ زیاتر هەڵسەنگاندن نەبێ بۆ کاری نوێنەرەکانمان لە وڵاتانی دەرەوەی هەرێم ئەوەی من ئەبینم لەم ڕۆژانەدا بەڵێ ئەم کۆنفرانسە لە کاتی خۆیەتی لەبەر ئەوەی هەرێمی کوردستان و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە بارودۆخێکی زۆر سەخت و هەستیار ئەڕوا ئێمە لەلایەکەوە هەروەکو کاک شێر زێباری وتی محکەمەی فیدرالی و چەند لایەنێک لە بەغدا زۆر بە ئەشکرا ئەڵێن ئەم مەکتەبەکانی نوێنەرایەتی هەرێمی کوردستان لە دەرەوە ئەبێ دابخرێ چونکە لە حکوومەتێکی مەسلەی سیاسەی دەرەوە کاری یان دەسەڵاتی حکوومەتی مرکزیە ئەمە هیچ وانە طبعاً ئەمە ئەوەلەن بە جۆرەی دەستوری عێراق مادەی 21 برگەی 4 ئەڵێ هەرێمی کوردستان حەقی هەیە نوێنەرایەتی بکاتەوە چی لە ناو سەفاراتی عێراقی لە دەرەوە یان مەکتەبی تایبەتی بکاتەوە بۆ گەشە پێدان لە بواری ئابووری لە بواری گەشتیاری لە بواری پەروەردە و حتا لە بواری سیاسی دوایی هەرێمی کوردستان ئەمە تەنها هەرێمێک نییە لە جیهاندا ئەم شتە بکە بۆ نمونە لە کەنەدا هەرێمی کوبێک لە 1963ەوە تاکو ئەمڕۆ و ئەو بودجەی هەرێمی کوبێک هەیەی و ئەو پرسناڵەی ئەو ستافەی هەیەی سێقاتی هەرێمی کوردستانە و لە هەموو بوارەکانە ئاکتبن یعنی لەبەرەوە ئەوەی هەرێمی کوردستانێکە شتێکی زۆر شتێکی دەستوریە و ئەبێ بەردەوام بێ و من لەگەڵ شارم ئەبێ وسکت نەبن لە هەرچی تەقەلایەک بۆ ئینکردن و ئەگەڕێمەوە زیاتر پرسیاری وڵام بدەمەوە کە بڵێم لەم ڕۆژانەدا بەڵێ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەرێمی کوردستان و عێراق بەرە و وەزێکی زۆر سەختەڕوە ئەگەری هەیە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست بتەقێتەوە ئەوە ڕووداوەکەی ئەمڕۆ ئەبینین ئەمە کاردانەوەیە بێ و لە هەمان کاتتا یعنی ئەوە عێراق داوا کات یعنی ئەمریکیەکان دەرچن ئێمە هەرێمی کوردستان چەند دەرفەتێک و ئاڵنگاریمانەیە شاڵە بۆتانی باسەکەم لە پرسیاری داهاتوو باشە دکتۆر فراوانبوونی نوێنەرایەتیەکان تا چەند گرنگە بۆ هەرێمی کوردستان نوێنەرایەتیەکانی فراوان کە لە بەشی زۆری وڵاتەکان بەڵێ خۆی فراوانبوون زۆر گرنگە بەڵام من جەختەکەمە سەر چۆنیەتی نەک کەمیەتی یعنی چۆنیەتی چی من دراسەیەکمانەیە ئێمە لە کتێبەکەمان لە مرکزی تاس دەربارەی کێشەکانی حکومڕانی تقریبان چ لاپەڕەمان باسی ئەوە ئەکەین چۆن دیبلۆماسیەتی هەرێمی کوردستان پێشکەین یەکێک لەوانە ئێمە زۆر پێویستمانە بە سلکێکی دیبلۆماتی پرۆفیشناڵ بەداخەوە تاکو ئێستا لە کوردستانە مەعهدێکی دیبلۆماسیەتمان نییە لە کوردستان ئەمە زۆر پێویستە ئەوەمانە بێ دوایش یعنی تەطویرکردن ینی گەشە پێدان بە توانەکانیان دوور یعنی ئەوەی جەنابتان تۆزی پێشستە معلقەکەوتی بە نیشتیمانیکردن یعنی ئەو سلکە دیبلۆماسیە ئەبێت ئایدی هیچ لایەنێکی حەزبی نەبێ ئەبێ ئەوەی لەوێ بێ پرۆفشناڵ بن حتا ئەگەر بێت کابینە بگۆڕێ یان دەسەڵات بگۆڕێ
ئەبێ ئەو سلکە دیبلۆماسیە احتیمالە وەزیر بگۆڕێ بەڵام سلکە دیبلۆماسیەکە ئەبێ وەکو خۆی بێ ئەمە زۆر گرنگە بە بۆچوونی من ئەوە گرنگە بەڵام بەڵێ ئەو تەحەدیاتانەی لە کوردستان هەیە زۆر پێویست ئەکات دوای ئەو توانانەی ئێمە لە ڕابردوودا ئەوەی هەرێم کردێتی لە مستەلاحی سیاسی علوم سیاسی پێڵێن پارە دیپلۆمەسی بەڵکو لە پارە دیپلۆماسی زیاتر بوو چونکە ئەو دیپلۆماسیەت و حتاکو 2017 ئەویست ڕای عامی جیهانی و داخلی ئامادە بکە بۆ سەربەخۆیی کوردستان اینجا ئەوە لە مستەلاحی علوم سیاسی پێڵێن پرۆتۆ دیپلۆماسی حکوومەتی هەرێم لەوەدا زۆر سەرکەوتو بوو ئەتوانم بڵێم بە گوێرەی داتایەک من لە بەحسێک هەمانە 180 سەرۆک وڵات و وەزیری دەرەوە و وەزیری ناوخۆ هەرێمی کوردستانیان زیارەت کردووە لە 2014ەوە تاکو 2017 و کاک مەسعود لە 45 وڵات استقبال کراوە بە تایبەتی لە ئەمریکا لە ئەمریکا استقبال کراوەکو کاک قوباد وتی وەکو سەرۆکی وڵات بەڵام من ئەڵێم ئەم دەرفەتانە بۆ هەرێم هاتبوو لەبەرەوەی یەکەم پێش 2014 هەرێم دیپلۆماسیەتێکی هەبوو هەرچەند هێشتا هەرێمش نەبوو بەڵام کورد ئەحزابی کوردی دیپلۆماسیەتێکیان هەبوو ئەو ڕێزدار دکتۆر جارێک دێن دخوازم پێویستی بەێ دکتۆر دخوازم جارێک دینم بگرن نەها پێویستی بەێ دکتۆر ینی مەسەلا لۆبیەکی کوردی زۆر بەهێز ینی ڕەڤەندەکە کوردی زۆر بەهێز لە ئەوروپا و ئەمریکا و کانادا هەیە گەلک کوردی نافدار لەوان وڵاتان هەنە ڕێخستنین دنین کوردی هەنە اشترى بيجم بيوندين وان لقل دستلاتين وان ولاتان هنم هذا هنجيا نونريتين حريما كردستاني لقل ريفندا كردي تشاواد بينا فرمو دكتور بله اوي جناب تفرمي راستا يعني خوي دبلوماسيتي كردي کارەکانی تەواوکەری پێویستە یەکێک لەوانە هەروەکوت ڕێبەری کوردی جالیاتی کوردی لە دەرەوە ئەبێ لۆبیەکی بەهێزیانە بێ ئێمە بەداخەوە ئەو وەزعی لە ناوی هەرێمی کوردستانە نەبوونی یەک ڕێزی لە ناو ماڵی کوردی وای کردووە ئەو تاقاتانەی کە هەمانە لە دەرەوەی وڵات بە جۆرەی پێویست بەکارمان نێناوە وەکو لۆبیەک یعنی کاری لۆبی تەواوکەری کاری دیپلۆماسیەتی کوردیە ئەوە زۆر پێویستە بەڵێ اینجا خۆی بۆچی یعنی ئەگەڕێنەوە بڵێن هەرێمی کوردستان لە کاتی شەڕی داعشدا چەند با بڵێن فرسەتێکی باشیە بوو هەلێکی باشە بوو ئەو فرسەتە بەکار بێنێت و چونکە لەو کاتەدا ئێمە لە شەڕا بووین تقریبا 1500 کیلومتر لە شەڕا بووین لەگەڵ داعشدا لە هەموو کوردستان بەڵکو لە ڕۆژاواش بەڵام ئەوەی منەی بینم وەکو ئەکادیمیسیۆنێک بەداخەوە ئێمە ئەبێ ئەوەمان بەکار بێنایە بۆ یەکلایکردنەوەی مافمان لەگەڵ بەغدا یعنی بۆ کاک مەسعود داوای کرد ئیتیفاقیەکی سیاسی بکرێت بەلەوەی کورد بچێتە شەڕی مووسڵەوە یعنی قەزم ئەمە دەرفەتێک بوو بەڵام بەداخەوە ئێمە بەکارمان نێنا ئەبێ ئێمە بەلەوەی پێشمەرگەمان بناردایە بۆ شەڕی مووسڵ ئەو کاتە داعش مەترسیدار بوو ئەبێت دیپلۆماسیەتی حکوومەتی هەرێمەوە بواە وەرن با چەند میکانیزمێ دابنین لەگەڵ حکوومەتی عێراق پێشوەقت بلێت چیەکەین بۆ کەرکووک بەداخەوە ئەوەمان نەکرد و زۆر شتی زۆر هەلی ترشە بوو لە دەستمان چوو یعنی بە کورتی داعش فرسەیەکی باش بوو شەڕی غەزە ئەمڕۆ و دابەشبوونی ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەر لە نوێ هەلێکی تازادە تا هەرێمی کوردستان من زۆر گەشتبینم لە چەند هەفتەیەکی داهاتوو لە چەند مانگێکی داهاتوودا سەر لە نوێ وڵاتانی ڕۆژاوە بە تایبەتی ئەمریکا زیاتر باە خەدا بە هەرێم بەڵام ئێمە ئەبێت دیپلۆماسیەتی کوردی خۆی حازرکە بۆ ئەو ڕۆڵە تازەیە کەوا ئەو دەرفەتانەی کە دێتە پێشەوە یعنی بەڕاستی لێرەدا سەر لە نوێ من حەزەکەم بە بینەرانتان بڵێم ئێمە پێویستمانە لەم کاتەدا یەک ڕێزی ماڵی کوردی جێبەجێ بکەین تاکو بتوانین
بە دیبلۆماسیەتێکی نیشتیمانی خۆمان ئامادە بکەین بۆ دۆخێکی زۆر زۆر هەستیار و من تێدا دەرفەت ئەبینم نەک ئاڵنگاری بۆ حکوومەتی هەرێمی. باشە دکتۆر عوسمان، دۆخەکە دۆخی هەرێمی کوردستان دۆخی ناوچەکە دۆخێکی زۆر ئاڵۆزە. هەرێمی کوردستان وەکو دورگەیەکی ئارام لەناو ئەم ناوچە ئاڵۆزەیە و ئەو هێرشانەی کە نزیکترین هێرشەکانی ئەمڕۆ بوو کە کرایە سەر هێزەکانی ئەمریکا لە سووریا. هەرێمی کوردستان تا چەندە گرنگە لە ڕێگەی نوێنەرایەتیەکانەوە و لە ناوخۆشە جێوێکی وا دروست بکات کە وڵاتان بتوانن گرفت و کێشەکانی لێرە بە دیالۆگ چارەسەر بکەن. یعنی خۆی حەزەکەمەوە بڵێم بەداخەوە ئێمە دیبلۆماسیەتی کوردی تا ڕادەیەک کە من وەکو ئەکادیمیسیۆنێک سێریەکەم لە ڕابردوودا لە بواری نەوت و غاز زۆر سەرکەوتو بوو، بەڵام لە بواری سیاسەتدا بە جۆرەی پێویست نەبوو. اینجا با بگەڕێم وڵامی پرسیاری جەنابەت بدەم. ئەوش ئەڵێم بەڵێ ئەم بارودۆخە هەرێمی کوردستان ئەوە ئێستا کاک مەسرور لە وتارەکەی وتی ئێمە نامانەوێ هەرێمی کوردستان ببێتە مرکزێک بۆ مەترسی لەگەڵ دراوسەکانمانە، بەڵام جمهوریەی ئیسلامی ئەم پەیامەی دیارە پێ نەگەیشتووە. یعنی ئێمە دیبلۆماسیەتی کوردی ئێمە حدودی تقریباً 1000 کیلۆمتر مربعمانەیە لەگەڵ تورکیا و ئێران. ئێمە هیچ بەدیلێکی ترمان نییە. ئەمڕۆ ئەبێ دیبلۆماسیەتێکی زۆر کارامانە بێ لەگەڵ جیرانەکانمان. ئەوش جمهوریەی ئیسلامی یعنی ئەبێ جمهوریەت ئیسلامی چۆن تورکیا لە ئێمە باش تێگەشتووە. حکوومەتی هەرێم نەک بەس مەترسینە بەڵکو حکوومەتی هەرێم لە 2012 تقریبا دەوە تاکو 15 ڕۆڵێکی سەرەکیە بوو لە پرۆسەی ئاشتی لە تورکیا. ئەبێ دیبلۆماسیەتی کوردی با بڵێن ئەوانەی لە قەرارن لە ناو با بڵێن هەرێم و دیپلۆماتەکانمان لە جمهوریەی ئیسلامی لە ئەنقەرە ئەبێ زیاتر بایەخ بدەن بەوە. لە هەمان کاتە ئەم خاڵش زۆر گرنگە. یعنی ئەمریکا وڵاتانی ئەمریکا و یەکێتی ئەوروپا ئەبێ ئەو حقیقەتە بزانن ئەمڕۆ ئەو حکوومەتانەی هەیە چی لە تاران، چی لە بەغدا، چی لە ئەنقەرە دۆستیان نییە، تەنها هەرێمی کوردستان دۆستیانە. جگەلەوەی هەرێمی کوردستان دەوڵەمەنە لە کانزایەکی زۆر، جیۆپۆلیتیکی کوردستان زۆر گرنگە. لەبەرەوە من ئەڵێم ئەبێت دیپلۆماتەکانمان لە دەرەوەی وڵات زۆر کار بۆ ئەوە بکەن ئەو حکوومەتانە بە تایبەتی حکوومەتی ئەمریکی ئقناع بکەن ئێوە چۆن لای ئێوە ئیسرائیل ئەوەنە گرنگە یان وڵاتەکانی عەرەبی کەوان دۆستانە با بڵێن بە سیستەمی بەرگری لەسرە. ئەمڕۆ کوردستان پێویستی بە سیستەمێکی بەرگریە تاکو نەک بەس لەسەر قونسڵیەی یان معسکەراتی ئەمریکی بە یان قونسڵیەکان بەڵکو هەموو هەولێر. ئەمڕۆ هەولێر لە مەترسیدارە، لە مەترسیەکی زۆر. منیش نابێ بینەرانتان بترسێن، بەڵام سێر ڕەوشتی ینی سێری ڕابردووەکەم. یعنی من ئەڵێم فعلا دیبلۆماسیەتی کوردی پێویستە ئەو حقیقەتە بە ئەمریکا و بە وڵاتانی یەکگرتووی ئەوروپا بزانێ کە هەرێم چەندێ گرنگە و چەندێ پێویستی بەوەیە کە بەرگری بکرێ و ئەو هەرێمە بمێنێت. و ئەمڕۆ ئێمە کێشەیەکی زۆرمانەیە لەگەڵ بەغدایە. حکوومەتی هەرێم لەم کاتەدا پێویستە وەفدێک بنێرێت بۆ ئەمریکا، وەفدێکی مشتەڕەک لە پارتی یەکێتی باس ئەوە بکەن هەرێمی کوردستان چی پێویستە لەم زۆرفەدا. زۆر بەڕێز دکتۆر عوسمان عەلی سەرۆکی ڕێکخراوی تاسک بۆ لێکۆڵینەوەی استراتیژی سوپاس بە ئامادەبوونی بەڕێستان.